ئێمە لە سەرەتای مانگی دوو بە ئامادەبوونی دەیان کەسایەتی سیاسی و ئاینی و لایەنگرانی پارت و لایەنە سیاسیەکان کەمپینێکمان بە دروشتنی کاتی ئازادی ڕاگەیاند. هەڵبەتە مەبەستمان لە کەمپینەکە بۆ دەرکردنی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە بوو لە لیستی تیرۆر، چونکە ئێمە پێمان وایە ئەو بڕیارە بە هیچ بەهایەکی یاسایی نییە، بڕیارێکە لەلایەن دەوڵەتانی زلهێز و ناتۆ و دەوڵەتی تورکیا بە سیاسی ئەو بڕیارە درراوە بۆ ئەوەی کە مەبەستشیان لێی کە بتوانن شەرعێت بە خۆیان بدەن دەستێوەردان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری کوردستان بکەن و بتوانن هەموو ئەو سامانە سروشتیانەی کە لە وڵاتە هەیە بیبەن و بتوانین داگیری بکەن و بۆیە ئێمەش پێم وایە وەکو ئەرکێکی سیاسی و نەتەوەیی و ئەخلاقی کە بتوانین ئەو کەمپینە ڕابگەێنین و بە خۆشحاڵیەوە پێشوازیەکی باشی لێکراوە ئەوە داواش لە هەموو ئەو لایەنانەی تر دەکەین کە هەتا ئێستا هەڵوێستیان نەبوو بەشدار نەموتوان بەشدار بن و بتوانین کە بە هەمومانەوە پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆر دەرکەین، چکە ئێمە دەزانین کە ئەوانەی کە تیرۆر دەکەن ئەو دەوڵەتانن کە ئێستا چەکی کیمیایی لە هەرێمەکانی زاپ و ئاواشین بەکاردێن، ئەو دەوڵەتی تورکایە تیرۆریستە و پارتی کرێکارانی کوردستان ڕێبازی پێکۆژیانە هەڵگری و خاوەندارێتی لە نەتەوەیەک دەکا کە چەندی ساڵە ژێر دەستەیە و بۆیە ئێمە بتوانین هەمووان بەیەکەوە بتوانین لە لیستی تیرۆر دەرکەین. کەمپینەکە وەکو ڕامگەیاند کە لە مانگی سەرەتای مانگی دووە ڕاگەیاندراوە تاکو ناوەڕاستی مانگی حەوت بەردەوامی ئەبێت و هەتا ئێسش بە دەیان هەزار واژە کۆکراوەتەوە لە ڕۆژئاوای کوردستانی شەیە، دەتوان بڵم بە سەدان هەزار هەتا ئێستا کۆکراوەتەوە لە ئەوروپاشەیە، زیاتر لە 100,000 هەتا ئێستا کۆکراوەتەوە، بەڵام ئێمە هیوامان ئەوەیە کە ئومێدمان ئەوەیە کە زۆر زیاتر بێتەوە. لە ڕاستیدا ئێمە مەبەستمان ئەوەیە ئەو لیستێکمان ئامادە کردووە، ئەو لیستە عنی بە ڕاستەوخۆ کەسەکان خۆیان بەشداری تێدا بکەن ناوی خۆیان و واژووی خۆیان بخەنە سەر. ئێمە چەندین تیممان هەیە لە هەموو شار و شارچکەکان لە شوێنە گشتیەکان لە بۆ نمونە لە باخی گشتییان لە شوێنە فەرمیەکان کافتریاکان ئەم لیستەدانین و گروپمان هەیە لێ ئامادا بێت و هاوڵاتیان ئەتوانن بڕۆن واژووی خۆیان بخەنە سەر. بۆی ئێمە بتوانین لە ڕێگەی ئەو دۆکیومەنتانەی کە بەدەستمانەوەیە هاوپێچی بکەین و بیگەنین لایەنە پەیوەندیدارەکان و کۆمەڵگای نێودەوڵەتی بۆی بتوانین ئەوانیش هەموو بێنە سەرخەت و کە بتوانین بەیەکەوە کە پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆر دەرکەین. لە ڕاستیدا هەر بۆ خۆی ئەو بڕیارێکی زۆر نائادیلانەیە، زۆر نادروستە. دەوڵەتان ئەوکو ڕامگەیان هەتەنها بۆ شەرعیەتدانەکە بتوانین لە ڕێگای ئەوەی کە پاکەکە بخەنە لیستی تیرۆرەوە بە ناوی ئەوەی کە تیرۆر لەم ناوچەیە هەیە تەداخل بکەن و بتوانن دەستێوەردان لە کاروباری ناوخۆی هەموو وڵاتانی بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەر چوار بەشی کوردستان بکەن و بتوانن سامانی سروشتی ژێر زەوی ئەم وڵاتە ببەن و بەهدەر ببەن و دەستێوەردان بکەن و داگیری بکەن. لەبەر ئەوە ئێمە چاک ئەزانین کە ئەمە بڕیارێکی تەواو سیاسیە، هیچ بەهایەکی یاسایی نییە، بۆی ئێمە بە هیچ شێوەیەک پابەندین بەوە بڕیارەوە و داوا لە هەموو مرۆڤێکی ئازادی خواست و ئەوانەی کە داوای ئازادی دەکەن خەونی ئازادی دەبینین بە بێن پشتیوانی ئەم کەمپینەکەن بە هەمومان بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ بتوانین کە پاکەکە لە لیستی تیرۆر دەرکەین.